لە ڕۆژی وەرشی کوردستان کۆمەڵێک کار و چالاکی جۆرا جۆر لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ئەنجامدرا. هەولێری پایتەختیش پشتی شێری بەرکەوت لە دیارترین چالەکەکانیش پێشەنگایەکی تایبەت بە درێسە وەرشەکان کرایەوە. لەم پێشەنگای کۆمەڵێک درێسی یاریزانان بوونی هەبوو کە مێژووی پێتۆمار کراوە. بەدەر لەوەش کۆمەڵێک کەرەسەی دیکەی وەرشیش لە پێشانگاکە بوونیان هەبوو. ئەمە نزیکەی 6 مانگە کار لەم بابەتە دەکەین و ئەوەی کە وەرزشوانی گەورە و بەرچاو و یاخود دیار و ئەستێرە بووە پەیوەندی پێوەی کردووە بۆ ئەوەی بابەتێکی یان درێسێکی هەبێتن لێرەدا نمایشی بکەین، چونکە بەڕاستی ئەوە ئەرشیفێکی گەورەی وەرزشوانانی کوردستانە و چەندین شتی مێژووی تێدایە کە تەمەنی بە 6-50 ساڵە هەیە، 40 ساڵە هەیە، 30 ساڵە. لایەکێکی دیکە لە چالاکەکان دیداری وەرشی ئەنجامدرا کە خۆی لە 5 پانێڵ گرتبوو لە ژێر ناونیشانەکانی بەڕێوەبردننی وەرش و میدیای وەرشی و ڕاهێنەرانی وەرشی و وەرشی خانمان و بە بازاڕکردنی وەرزش. لایەکێک لە مەلەوانگەکانی شاری هەولێریش پاڵەوانێتی مەلەوانی بەڕێوە چوو. لە نێو جەرگەی هەولێریش لە باخی شار چاڵنجی بەرزترین بازدان ئەنجامدرا. 4 کەس توانی ڕیکۆردەکەی ڕۆناڵدۆ بشتێنێت و 2 مەتر و 65 سانتیم باز بدات و سەری لە تۆپ بدات. لە نێو هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکانی زانکۆی سەلاحەدینیش کۆمەڵێک یاری ئەنجامدرا. سەرەتا تیپی کورتەباڵەکانی هەولێر و دووهۆک بێگەیشتن. لە بە 3 گۆڵ بۆ هەر لایەکیان یەکسان بوون. یاریەکی دیکە هەڵبژاردەی باڵی عێراق بووە میوانی هەڵبژاردەی باڵی کوردستان. بەڵام بەر لە یاریەکە بەشێکی زۆر یارزانانی شاری سلێمانی لە پێکاتی هەڵبژاردەکە کشانەوە. یاریەکەش تەنها 2 گێمی لێ ئەنجامدرا. هەر هەڵبژاردەیەک گێمێک براوە بوو. لارێکی دیکە هاوڕێیانی ڕافت بەدرەدینی ئەستێرەی پێشوویانی هەولێر ڕوبەڕووی تیپی هاوڕێیانی نەشەت ئەکرەمی ئەستێرەی هەڵبژاردەی عێراق بوونەوە. هاوڕێیانی نەشئەت بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ براوە بوون. هەستێکی خۆشە بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە وەک وەرزشوانی کورد بە درێسی کوردستانەوە یاریەکی دۆستانە ئەنجام دەدەین. هیوادارم ئەو یاریە هەموو ساڵە گەورۆژە دیسان بکرێتەوە، دەبەرەوەی دەتوانین کاری گەورەتر بکەین و چەند یانەیەک یاخود چەند وڵاتێکی دەوروبەرمان بهێنە کوردستان و یاریەکە بە شێوەیەکی فراوانتر ئەنجام بدەین. لە دەوری پارکی سامی عەبدوڕەحمانیش ڕاکردنێکی 6 کیلۆمەتری ئەنجامدرا. نزیکەی 1000 کەس بەشداری تێدا کردو. فەتاح تەیمور بە ماوەی 20 خولەک و 14 چرکە مەودای ڕاکردنەکەی بڕی و پلەی یەکەمی بەدەستێنا. ئەوە بۆ ماوەی 5 مانگە من و کاگڕێبازم دەربەکەم تەمرینەکەین بۆ ئەم ڕۆژەکەەوە بەژاری لە ڕۆژی وەرشی کوردستان بکەین. دوێنێ لە شاری سلێمانی مۆداکەی 21 کیلۆمەتر بوو کەواتوانیم پلەی یەکەم بەدەست بێنم و هەروە ئەم ڕۆژ لە شاری سۆرا مۆداکەی 5 کیلۆمەتر و نیو و سپاس بخوا لەوێش توانین پلەی یەکەم بەدەستمێ. ئێستاش لە شاری هەولێری خۆشەویست دووبارە مۆداکەی 6 کیلۆمەتر بۆ یاریزانێکی زۆرەوە بەژاری کرد نزیک لە 1500 کەس بوو بەژاری لەم مەراسۆنە کرد و سپاس بخوا دووبارە توانیم پلەی یەکەم بەدەست بێنمەوە. لە یاریگاکانی یەکێتی تێنزلقی هەولێر پاڵانێتی تێنز بۆ ئاستی تەمەن 12 ساڵان بەڕێوە چوو. 14 یاریزان بەشداری کرد و یاریەکان 5 ڕۆژی خایاند. لە یاری کۆتایی داهێن زەردەشت بە 2 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵێک لە ساکۆ تەحسینی بردەوە و بووە پاڵەوان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.